لە ڕۆژی جیهانی ئازادی ڕۆژنامەنووساندا ڕۆژنامەنووسان و ڕێکخراوەکانی بواری ئازادی ڕۆژنامەوانی لە دۆخی سیاسی و ئازادی ڕادەربڕینی هەرێمی کوردستان ناڕازین و پێیان وایە حیزب و دەسەڵات کار لەسەر بەرتەسکردنەوەی ئازادی ڕۆژنامەنووسی دەکەن بەهۆی بەردەوامی ڕێگری و پێشێلکاری و هەڕەشە و تیرۆرکردنی ڕۆژنامەنووسانی ئازادەوە ئازادی ڕۆژنامەنووسیش لە پاشەکشەیەکی گەورەدایە. هەندێک جار کە تۆ کارەکەی بۆی پەیامەکە و بگەێنی کە ئەوەی لەسەری پەروەردەکراوی یاخود لەسەری ڕوود کردوتە کاری ڕاگەاندنەوە، بەڵام بەداخەوە هەندێک جار چ ململانەی حزبی چ مەترسی لەسەر ژیانت یاخود چ فشاری دەستگاکەی خۆت یاخود دەستگایەکی بەرامبەر بۆی نەکەویتە ململانەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ دەستگایەکی کەی ڕاگەاندن تۆ ناچار دەبیت ئەو ڕاستیانە یاخود ئەو کارانی کە کردوتە لە ماوەی ڕابردوو بیشاریتەوە یاخود بە ئەنجامی نەگەێنی یاخود وەک خۆی نەیگەێنیت. ئاستەنگیەکان زۆر بوون لە هەرێمی کوردستانە بەرامبەر ڕۆژنامەنووسانی مەیدانی بەتایبەت و بەداخەوە تا ئێستاش ئەو ئاستەنگیانە هەر بەردەوامیان هەیە. ئەگەرچی بەراوردێ بکەین لە نێوان وڵاتی عێراق و هەرێمی کوردستانە لە هەرێمی کوردستان دەستکەوتنی زانیاری تا ئاستێک باشترە بۆ پێی کە وڵاتی عێراق وڵاتێکە کە پڕ لە شەڕ و شۆڕە. لە ماوەی 4 مانگی ڕابردوودا 139 پێشەلکاری بەرامبەر بە 74 ڕۆژنامەنووس ئەنجام درراوە کە 64 حاڵەتیان ڕێگریکردن بووە لە ڕووماڵی ڕوودا و خۆپیشاندان و ناڕزایەتیەکان. هاوکات ئەندامێکی سەنتەری میترۆ بۆ داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان ڕای دەگەێنێت. ژینگەی هەرێمی کوردستان بۆ کاری ڕۆژنامەوانی مەترسیدارە و ساڵ لە دوای ساڵ ئاماری ڕێگری و پێشێلکاریەکان بەرز دەبێتەوە و لا بەرامبەریشدا مەودای ئازادی کاری ڕۆژنامەنووسی بەرتەسک دەبێتەوە. ئەوەی کە بینیمانە لە ماوەی ساڵانی ڕابردووە وەکو سنتەیمی تۆ تا ئێستا 7 راپۆرتمانەیە لە 7 ساڵی ڕابردووە لەسەر ڕەوشی ئازادی ڕۆژنامەنووسی. هەموو ساڵێ بەرەو خراپتر ڕۆژتۆ ڕەوشی ئازادی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان و داوامان کردو لە حکوومەت یعنی ئەم کەیسانی ڕۆژنامەنووسان کەیسی تومتیژی بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ئەحتیمامی پێبا بەو شێوەی ئەحتیمامی پێبا کە بکەرانی ئەو تومتیژیە بدرێنە دادگاوە دەربازیان نەبێت لە سزا، بەڵام دیاردەی دەربازبوون لە سزا باڵی کێشاوە سەر ئەم ژینگەی کە پێڵین ژینگەی کاری ڕۆژنامەنووسی. بۆیە بەردەوام ئەم ئازادیە بەرتەسکە کرێتەوە. پرسی ئازادی ڕۆژنامەنووسان بووەتە پرسێکی جیهانی. بۆ ئەمساڵ ڕێکخراوی نەتەوەی گرتووەکان بە دروشمی هاوسەنگی هێز، میدیا و عەدالەت و سەروەری یاسا یادی ئەم ڕۆژەی کردەوە. داواش لە حکوومەتەکانی جیهان دەکات لە ڕێگەی سەروەری یاساوە ژینگەیەکی یاسایی بۆ کاری ڕۆژنامەنووسان بڕەخسێنن. لە هەرێمی کوردستانیشدا نەک تەنها کار بۆ ڕەخساندنی ژینگەیەکی لەبار بۆ ڕۆژنامەنووسان نەکراوە، بەڵکو بە ئامانجی لە قاڵبدانی میدیا حیزبە دەسەڵاتدارەکان پارەیەکی زۆریان بۆ بنیادنانی میدیای زەبەلاح خەرج کردووە. ئەوەش دەرفەتی میدیای ئازاد و سربەخۆیی کەم کردوێتەوە. کاریگەری خراپیشی لەسەر بەرتەسکردنەوەی ئازادی ڕۆژنامەنووسی دروست کردووە. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.